بەڕێوەبەرایەتی چاکسازی ئەم کۆنفرانسەی ڕێکخستووە بە مەبەستێکی پێناسەکردنی چاکسازی و ئەرکی بەڕێوەبەرایەتیمان بە ڕوونکردنەوەیەک بدەین لەسەر پرۆژەکانی چاکسازی. بەڕێزان، هەروەک بەڕێز جەنابی وەزیر ئاماژەی پێکرد، ئێستاشی پێش پرۆژە ئامادەکراوە بۆ ئەم مەبەستە و پاش کۆمەڵێک لە کۆبوونەوە لەگەڵ ڕێوەشکارانی هاوپەیمانان و ئەنجومەنی وزارەت و دەست نیشانکردنی بۆردی چاکسازی و کۆمەڵێک لە وەرکشۆپ ئەنجامدرا و هەروەها پولی تایبەت بۆ ئەفسەرانی چاکسازی ئەنجامدرا بە هاوکاری هاوپەیمانان بە مەبەستی ئەکادمیکردنی کاری بەڕێوەبەرایەتی چاکسازی کە ئەم بەڕێوەبەرایەتیە لە 28 2017 بە فەرمانی وزاری دامەزرا و لە کۆبوونەوەی 4 دوازدەی 2017 جەنابی وەزیر فەرمانی دەست بەکاربوونی دا بۆ 5 پرۆژە و ئەم پرۆژانە بریتین لە یەکەم پرۆژەی ئیستراتیژی بەرگری سەربازی لە وزارەتی پێشمەرگە و پرۆژەی کارنامەی هێزی پێشمەرگە، سێەم پرۆژەی بە ئەلکترۆنکردنی موچە، چارەم پرۆژەی هەماهەنگی وزارەتی پێشمەرگە لەگەڵ وزارەتی بەرگری عێراق، پێنجەم پرۆژەی یاسا و بڕیارەکانی وزارەتی پێشمەرگە. ئەم پرۆژانە گرنگن و دەبیتە بنەمایەک بۆ گشت پرۆژەکانی تر، مەبەستی پرۆژەکانی تر. لە بەشی دووەمی ئەم کۆنفرانسە بەڕێوەبەری پرۆژەکان ڕوونکردنەوەیەک بۆ بەڕێزان دەدەن بە پێی کات. بەڕێزان، ئەم پرۆژانە کارکردن و کاتێکی باشی دەوێت، هەموو بەیەک جێبەجێ ناکرێت، بەڵکو پێویستی بە هەنگاوان هەیە قۆناغ بە قۆناغ. ئەم پرۆژە دەبیتە دەستورێک یاخود ڕێنماییەک ڕێنماییەکی یاسایی بۆ جۆرەی کارکردن لە ناو هێزی پێشمەرگە، جا چ لە یەکەکانی وزارەتی پێشمەرگە چ لە بەڕێوەبەرایەتیەکانی. بەڕێزان، ئەم پرۆژانە هەیکەلی تەنزیمی و ئەرکی هەر یەکێک دیار دەکات و ئەرکی فەرماندە لە هەر پایەک دیار دەکات. ئێمە بەگشتی وەک پێشمەرگە چ لە وزارەتی پێشمەرگە یاخود لە یەکەکانی 1970 بناغەیەک هەیە لە ڕێکخستن و جۆرەی هەیکەلەکان، بەڵام پێویستمان بەوە هەیە کە دەستنیشانی وردەکاریەکان بکەین بە پێی پلە و پایە لە کاتی بەرگری و لە کاتی ئاشتی. زۆر ئێمە هەمانە بە جێبەجێ دەکەین لە کاری ڕۆژانە، بەڵام بە دواتداچووری ڕێنمایی یاسایی بۆ دەرنەچووە وەپخت نەکراوە. بەڕێزان، لە نێتی بەڕێوەبەرایەتیمان لە ڕێگەی ئەم پێنج پرۆژانەی سەرەوە کە باسمان کرد ئەوەی پێویست بیکەینە بەنامێکیەک لە مستەوای ئامەرخۆزی تاکو دەکاتە ئامەجووە لە لای بی و بە پێی ڕێنماییەکانی کاری ڕۆژانە ئەنجام بدات و چ گۆڕانکارێک لە ئەشخاص بکرێت لە چ پلە و پایەک بێت بە هەمان سیستەم بڕوات و مەجالی ئیجتیهادی شەخسی کەم دەکاتەوە یاخود بیری بۆچوونی شەخسی کەم دەکاتەوە تایبەت لە ڕووی ڕێکخستی کارگەری و ئەو ئەرکە سەرەکیەکانی هێزی پێشمەرگە. و لە کۆبوونەوەی وزارەتی پێشمەرگە لە 5 یازدەی 2018 بەڕێز جەنابی وەزیر ڕەزامەندی دا بە دەست بەکاربوون بە 8 پرۆژەی تر بە هاوکاری لەگەڵ هاوپەیمانان. ئەم پرۆژانە دەکرێتن لەگەڵ بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتەکانی وزارەتی پێشمەرگە. پرۆژەکان پرۆژەی ڕێکخستنەوەی بارگای وزارەتی پێشمەرگە، ئەو پرۆژەی یەکەم، پرۆژەی دووەم پرۆژەی راپۆرتی ئامادەباشی. ئەم دوو پرۆژانە لەگەڵ بەڕێوەبەرایەتی پلانداران و ڕێکخستی ملاکات جێبەجێکرێت. پرۆژەی گیاندن لەگەڵ بەڕێوەبەرایەتی مخابەرەت جێبەجێکرێت. پرۆژەی یەکپۆشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی میرات. پرۆژەی لۆجستیک لەگەڵ بەڕێوەبەرایەتی میرەی گشتی. پرۆژەی پزیشکی لەگەڵ بەڕێوەبەرایەتی کاروباری پزیشکی و پرۆژەی میزانیە بودجەت لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ژمێریاری سەربازی و پرۆژەی دامەزراندن لەگەڵ بەڕێوەبەرایەتی تاکەکان و خۆبەخشەکان جێبەجێکرێت. هەر پرۆژێک لەم پرۆژانە ڕاوێژکاری ئەمریکی یان ئەڵمانی یان بریتانی یان کەنەدی لەگەڵدایە، هیچ پرۆژەیەک بێ ڕاوێژکاری تێدا نیە و هەر پرۆژێک لەم پرۆژانە دوو هەتا سێ ئەفسەری چاکسازی تێدایە خاوەن تەجروبەکردن و خاوەن خوڵی تایبەتن بۆ چاکسازی. بەڕێوەبەرایەتیەکان و ئەفسەرانی بەڕێوەبەرایەتەکان و ئەفسەرانی بەڕێوەبەرایەتەکان کە شارەزا بن لە کارێکیەکان لەگەڵ ئەم هەڵکە دەتوانن بگەینە پرۆژەیەکی تایبەت بە بەڕێوەبەرایەتەکان کە خۆیان لێ ڕازی بن و بگونجێت لەگەڵ پرۆژەکانی تر. نابێت ئەم پرۆژانە پێچەوانەی هەبێت لەگەڵ پێش پرۆژەکانی سەرەکی یاخود لەگەڵ پرۆژەکانی تر.
وأم پرۆژانەیە لە لای ئێمە مراجعەت دەکرێت وەکو بەڕێوەبەرایەتی چاکسازی لەگەڵ ڕاوێژکارانی هاوپەیمانان کە سەرتەری متابعەمان هەیە کە لە ئێمە پێکهاتێ و لە عەقی گۆڵ پێکهاتێ. پاشان دەدرێتە بۆردی چاکسازی و ئەنجومەنی وزارەت دراست دەکرێت و دەدرێتە بەڕێ زەرانی وزیر. ئەفسەرانی چاکسازی و ڕاوێژکارانی هەروپەیمانان سەردانی بەڕێوەبەرایەتیەکانتان دەکەن بۆ ئەم 8 پرۆژەیە لە ماوەیەکی نزیک بۆ دانانی ئەجندەی دروستکردنی ئەم پرۆژانە. ئێمە لە چاکسازی پێویستمان بە خەڵکی خاوەن ئەزموون و شارەزا هەیە لە بوارانە کە دیارکراوە لە وزارەت چ لەو دەرەوەی وزارەت تاکو بتوانین پرۆژەکان تکمەبین و بگونجێت بەرەو پێش ببات لە ڕووی توانای بەرگری و توانای ڕێکخستنی کارژێری لەناو یەکەکان. دەربارەی بیر و بۆچوونی بەڕێستان پێمان باشە هەر کەسێک بیرۆکێکی هەیە یاخود فکرێکی هەیە دەربارەی ئەم پرۆژانە دەتوانێت ڕاستەوخۆ بۆمان ڕەوانە بکات سوودی لێ دەبینین بە هەمانشیەوە لە ئەرشیف دەبینێتەوە و ئاماژە بەو کەسانە دەکەین کە هەوڵی وەجدارکردنیاندایە لە چاکسازی. چاکسازی ئەرکێکی پیرۆزە تەنها ئەرکی ئێمە نییە بەڵکو دەبێت لە خودی تاکی پێشمەرگە دەست پێ بکات و بە تایبەت لە پڵەباڵایەکان دەبێت ئەم بڕوایەتان هەبێت کە چاکسازی هێز توانای وزارەتی پێشمەرگە بۆ بەرگریکردن بەهێز دەکات و هەروەها بە هەدەردانی کات و ئیمکانیات کەمتر دەکات و ڕێژەی امتیازات بۆ تاکی پێشمەرگە زیاد دەکات. بەڕێزان پێشکۆتایی ئێمە سوپاسی بەڕێز جەنابی وزیری دەکەین و ئەنجومەنی وزارەت دەکەین بۆ پشتگیریکردنیان لەم کۆنفرانسە و هەروەها سوپاسی ئەم بەڕێزانە دەکەم لە هاوپەیمانان کە بە حەقیقەت لەگەڵ ئێمەمان بینە لە کاری چاکسازی. بەڕێز عەقیل گۆڵ لە بەریتانیا، بەڕێز عەقیل کارینجە لە ئەمریکای، بەڕێز قەدەم واگوڵ لە ئەڵمانیای، بەڕێز ئەدوار لە بەریتانیا. بەڕێزان هیچ عەقیدەیەک نییە پیرۆزتر بیت لە عەقیدەی پێشمەرگە و هەر تاکێکی کورد کە ئەم عەقیدە بەرگری لە خاک نیشتمان و دەستکەوتەکانی حکومەتی هەرێم دەکات و شەرەفمەندیە بۆ ئێمە و ئەو کەسانێک کە هاوکاریمان دەکەن ئەگەر بتوانین لەم ڕێگەیانە خزمەت بە پێشمەرگەی وڵاتی خۆمان بکەین بەرەو ئایندەیەکی گەشتن و باشتر بۆ پێشمەرگە، بەرەو ئایندەیەکی بەهێز و زانستی بۆ پێشمەرگە لەگەڵ